بینەران و بیسەرانی هێژە ئەم کاتتان باش و لە ئەڵلقەیەکی نوێی پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەخ دێنەوە خزمەتەوە لەگەڵ کاک جەلیل فەقی ڕەشید کە یەکێک بۆ لە دیلەکانی جەنگی عێراق ئێران درێژە بە گێڕانەوەی بەسەرهاتەکەی دەدەین. کاک جەلیل بەخێربێی. خوا سەلامەتیکە. کاک جەلیل لە ئەڵلقەی پێشوو گەیشتینە ئەوەی کە تو دەگەیە شەقڵاوە بەپێی خۆت دەچی پێت دەخێنە و داوی ئیستیخباراتەوە. بەس پێش ئەوە ئەمێ بگەڕێمەوە بۆ تۆزێک بچینەوە پێشتر. تۆ کە لە پاش تیمەبارانی هەڵەبجە دەچێ لای فەرماندەکەی خۆت دەڵێ مۆڵەتێکی درێژم دەنێ دەچم خێزانەکەم لە شەقڵاوە دێنم. بەڕاستی دەدویست بڕۆی خێزانەکەت بێ بۆ ئێران یان دەدویست دەرباز بی وەک چۆن لە دیلی دەرباز بووی لە هێزی بەدریش ڕزگار بی؟ والله ئەوەی حقیقەت بی ئەمن تقریبا پاش بەسەراتی حەلەبجەی تقریبا 2 مانگ 3 مانگ ئەمە ئیشن نەبوو لە پشتەوە کار نەکرد لە پێرێن مەقەڕاتی خەلفی هەتا مانجی هەشت داوام لە سەرکردەی خۆم کرد کە ئامر لیوا بوو ناوی ئەبوو مستەفا زوینی پێیانەگۆ ئەبوو مەریەمیش برادرم بوو. گوتم ئەبوو مەریەم دەم هەوێ بچم ئایلەی خۆم بینم. گوتی ئێ باشە. گوتم ئیجازەکەم دەوێ ممکنە مانگێک تاخیر بە مانگێک زیاتر. گوتی قەیناکە لەو ڕۆوە من ئیجازەتە دەمێ تاریخی ئەوەلی ئەنووسم تاریخی هاتنەوەشت ئەو وەختی ئەنووسم کە دێەوە. ئەوەت باس کرد کاک جەلیل، ئەوەت باس کرد. بەس ئێستا ویستم زانم تۆ بەڕاستی دەدویست بڕۆی خێزانەکەت بێنی یان دەست بڕۆیەوە ئێران؟ بەرێ تۆ دەتزانی مەسەلان ئەگەر بچیتەوە ئەبێ سەر لە نوێ پەیوەندی بکەیتەوە بە هێزی بەدرەوە. ئێران ئەمە ئەتیفاقیان دەگە کرد بوو وەچی دەرهاتین لە سزن پێن گۆ 2 سال خزمەت دەکەین. ئەوانیش فەرزیان کرد بوو لەسەر ئەمە 2 سال خزمەت پاش 2 ساری کەیفی خۆیتت دەتەوێت دەگەریان دابی دەتەوێت بڕۆیە دەرێ. ئەمن نیەتەکەم ئەوە بوو 2 سالەکەی تەواو کەم بسمە خارجی. ئەتو 2 ساڵەکە لۆ ناون نووسرا بوو لە سەلیب الأحمر لجوء سیاسین کرد بوو کە وەختی دێ دەرێ لە ئەسیری ئەسێ سەلیب الأحمر ئەتوو لجوء سیاسیەکەی دەبێ پەنابەر. بەێ لە ئەسیری لۆ پەنابەر. ئەوەی کە تو باسی دەکەی 2 ساڵەکەی خۆت تەواو کرد تقریبا پاش مانجی هەشت 2 مانگم مابوو 3 مانگم مابوو تەواوکەم تەواو بکەین بە کەیفی خۆیتن. مانگی هەشت شتێکی جوارە ناکامە دەگەریان ببینێنەوە. ئیتر بڕیارتدا بێ ماڵ و منداڵت ببەی بچیۆ ئێران لەوێ بڕۆن بۆ وڵاتێک وەرگرت جێڕامەوە نازام نەم جێڕاتەوە ئیجازەکەم وەرگرت لێمدا لە کرمانشای لۆتاران. بەڵێ گوتت چوومە کەراج ماڵی خزمێکت لەوێ بووە؟ بەێ خزمەکەم لەوێ بوو چوومە ماریان. بەڵێ ئەو ڕۆژەی گوتم کاکا من دەم هەیە بچمە شەقڵاوەی. گوتیان کاکە ناچی ناتانی زۆر زەحمەتە. گوتم لۆ گوتیان هەتا ناوت نەبی لە حدود هەر پێشمەرگە کە دێتە ئێرە دێتە ئێرانێ ناویە نووسن لە حدود کە گەڕێتەوە ناوەکەی ڕەشەکەنەوە. بەڵێ گوتم باش. ئیتر وەم لێ هات کە چوونە شەقڵاوەم زۆر پێ زەحمەت بوو. وەڵا ڕۆژێکی بریندارەکیان هینا هەر لە مارەکەی بووم ناوی زیاد بوو. بریندارەکە پێشمەرگە بووە؟ بەرە پێشمەرگەی یەکێتی بوو. بەڵێ بریندارێکیان هینا بریندارەکە سەخت بوو گوتیان دەبی ببینێەوە لە خەستەخانەی ئیمام خومەینی یعنی دەبی مانگەک 2 مانگان ببینێتەوە. ئەمنیش گوتم کاکە ئەمن چ بکەم؟ گوتیان وەرە دەگەرەمە لە باتی ئەو بریندارەی ناوی هەیە لەوێندەر بڕۆوە برێ من فلانم. گوتم باشە. برای زیادی بوو بەس نازانم ناوی چ بوو. وەڵی لەگە زیادی ڕۆیشتم زیاد بندیان خوای لێ خۆش بێ ئەوزام شەهید بووە.
بەڵێ بەێ وەڵا دەگەریان چوومە قاسمە ڕەشی لە قاسمە ڕەشی شەوەکی ماینەوە پاشی نسبەینێ زوو لێندا ڕۆیشتینە سەر حەدودی ئەوان کەر و وراغیان وێ بوو ئەمن و هیچم وێ نییە بەپێ وەڵا کاکە ڕۆیشتین هەتا تقریبان دوو شەو و ڕۆژێک دوو ڕۆژ و شەوە کشتە چی وا بوو یعنی 3 ڕۆژن پێچوە تا گەیشتی نەهیرانێ گوندە و گوند بە گوند بە خۆتەزانی حکوومەتی عراقی لە هەر سار دەورەیە ئەمە دەبی بەسەد چیای بکەین بینە خوارێ بچینە ئەو لای بچینە ئەو لای مهم هەتا گەیشتینە هیرانێ لە هیرانێ خزمەکەم لەوێ ئامۆزایتم شەید کارزان لە یەکێتە وەڵات چوومەکنەوی چاکو خۆشیم لەگە کرد یەک دیل ماچ کرد گوتی چێت دەوێ لۆچە هاتی وتم وەڵا حار و مەسەلەکی و هەیە کارزان وتە دەمێ بەرێ ماڵ منداڵت کارزان ناوی ساڵحە ئەمە لە مارێ پێێنین ساڵح بەڵێ بەس لە قەبەکەی کارزانە گوتم حار و مەسەلەکی وەڵا حەمامی لۆ حازر کردن جلی لۆش بشتم هەر بەدەستی خۆی ئامۆزای خۆیتم بەڵێ گوتت ئەوی شەید بووە بەرە شەید بخوای خۆش هەڵا کاکە گوتی چێت دەوێت لۆ دینمە ئێرە بەس مەسمە ناو شەقراوێ پڕی ئستیخبارات و مخابرات و شتێ هەیە پێشمەرگە زۆری شتێ وای تێدێ وتم وەڵا گاو شەقراوەم نەدیتە دێم لۆچە هاتیمە ئەمن 8 سارە من دوورم لە شەقراوەی لە 82 ئەسیر بووم 6 سارە گوتی ئللا دەبی بچی گوتمە وەڵام ئەفرەزەکی دەگەرە من نار لە شەقراوە چوومە مارێ برام لەوێ نەبوو چویتە چێ دەرگوتیان چویتە بەغدای برات لە حەجێ هاتی تۆ چویتەکەم براکەت وەڵا چوومە مارێ خارم ماریان لە تەنشتەوەیە لە خوارێ لە باخچەی ساعت چەندە ساعت تقریبەن یەکی شەوێ لە دەرکەمدا خارم هاتە دەرێ وەڵا چاک خۆشیم لەگە کردەوە نازام ئەمنی ناناسی و ئابزام لەبەرەوەی ڕۆدێنەشی درێژم پێوە بوو 6 سارە نەمدیتە ممکنە لۆ 8 ساریش بی ئەو وەختی لە بەغدایە بووینەما وەڵا چوین لەوێ دانیشتین گوتی لۆچە هاتی گوتم وەڵا حار و مەسەلەکی وها خارە وتی بابە ژن و مندارت لێرە نینە لە شەقراوی لە بەغدایانە 3 جوو کوڕەکەم هەبوو ئێستا الحەمدوللا هەمووان ڕێی خۆیان کردیە وەڵا گوتیانەوانە لە بەغدایانە ئەوانە زەحمەتە بێنە ئێرە چەندی محاولەم کرد خاری وێگۆ نابی تو بۆ خۆت خەبەرت نەبوو کەوان لە بەغدایەنە خێزانی خۆت وانزانی لە شەقراوێنە ئەمن بەس کاغەزم لۆ ناردن تو نامە لە بینتانە دەهات لە ڕێی سەلیب لە ڕێ ئەو نامانەوە نەمەزان ناوڵە نەمەزان چوونە بەغدا ناوڵە وەمەزان لە بەغدا لە شەقراوەینە مهم سەرۆختەکی گوتیان مام و 3 ڕۆژان تقریبەن لەوێ خزم و کەس دەهاتن ناسیار دەهات ئەو دەهات ئەو دەهات برادەر دەهات هەمووی زانی کە بەرێ وەڵا خارم گوتی تازات و کەش بووی هەتو ناوی بچیە لۆ خارە گوتی یان ئەمنیش دەگەرە خۆبەی لۆ ئێرانێ یان خۆ تەسمیلەکەی ئەوانە چێوە بم دەگەرە خۆ خاریش مەزانم قسەی تەواون ڕقن وتم خارە خۆ تەسمیلەکەم ئەزا ڕسمی حەلەبجەم وێ بوون ڕسمی ناو سوپای پاسدارانم وێ بوون هەموو لەکن کارزانیم بەجێهێشتن ئەو وەختی پارەم وێ بوو هەموم لەوێ بەجێهێشت پارەی ئێرانی وەڵا کاکە چوین ڕۆژێ دووەم خۆن تەسلیم کرد چوینە ئەمنی شەقلاوەی ئەمن بووم خارم محەممەد بوو محەممەد سایقی پێرێن سید ڕەشید و زاوام
لەگە سەلاح الدین مستەشار بوو، سەلاح الدینی میران. بەڵێ بەێ وەڵا کاکە چوینە ئەمن قبولی نەکرد، گوتێت و عسکەری ئەمە مەدەنی وەرەگرین، بەس عسکەری وەرناگیرێ بڕۆنە استخبارات لە ناو شەقراوێ نییە، لە چێندە لە سەر مەیدانەیە لە بیوەسەرکەوی لە شەقراوی لە سەر مەیدانێ. وەڵا چوینە وێندەر، لە وێندەر چوینە ژۆرێ زابتەک لەوێ بوو، وازام نەقیب بوو، نەقیب استخبارات بوو. دانیشتین چاک و خۆشی دەگە کردین، گوتی ئانیادری ئینتە مەوجود، ئانیادری ئەوها گوتی ئەزانمە تو لێرەی وەزانم دێ ئێرە گوتی ئێستا بدوەمە سزن لە سزن لۆ سزن ئەمری ئەتکوژن بەخوای. گوتم چارە؟ گوتی ئەوە جەماعات زۆر لە من پاڕاینەوە شتێکت لۆ بکەم. گوتم جەماعەتی خزمی خۆت بڵێ. بەرێ گوتی ئەتکەمە استخبارات لێرە بگەڕێەوە فەیلق بەدر لەوێن دەرەمە تساڵت دەگەرەکەین. گوتی ئەلێرەش کو ئەگەڕێەوە لێرە واکەم ئەتوو هەربێ دوو نەفەرانش بریندارکەی کە ئیشتەکە بیتەواقع ئەتواناتی لە استخبارات هەراتی. تم وەڵڵاهی ئەوە بە من ناکرێت، بە حەیاتی خۆمەویشانە نەکردە. پاشنێ من زمانم پەلە، زمانم لەسەر دەستیە، چی ئەوە بی ڕاستەکە هێرێم. گوتی فکر بکۆ، جغارەی لۆهینام شەربەتی لۆهینام دانیشت ئەو چوە لای جەماعەتی من ئەمن مامۆ بەتەنێ وەچی ئەوها لە سەمێزەکی. گوتی فکر بکۆ تا سەعاتەکی پاش سەعاتەکی وەڵامەکەم دێ. گوتم باش. وەڵا پاش سەعاتەکی هاتۆکنە من. گوتی ها؟ گوتم وەڵانی ماگدە ناتوانم ناتوانم مارۆ عالەمێ تووشی خراپە بکەم، تووشی شتی بکەم، ناوێ عالەمێ بدەم لەسەر چ؟ وەڵا کاکە کە زانیانە منەوی شەی ناکەم، مسلحیان لەو حازر کردم و ئەمنیان بردە مەنزومەی هەولێرێ. لە مەنزومەی هەولێرەش لەسەر ڕێکەرکوچێ بوو، لە پێش دەرکەی ئەدگۆ پێشوازی مەکەن، لە پێش دەرکەی برەی سریەک عسکەریان ڕاگرم، هەتا چوویمە ژۆرێ 100 تف و 100 پێلەقە و 100 بە هەموو شتەچی لیانەدام. مەسافەکەش دوور بوو. ئەمە ئیتر خزمەکانی خۆت لەگەڵ نەماوەی؟ نا کەسم لەگەڵ نەمێ، تەواو بەجێ مێشتم. برێن مەسافە تقریبا 300-400 متر بوو، هەمویان لیانەدام هەتا گەیشتمە ئستیعلاماتی مەنزومەی. لەوێن دەرچوومە ئستیعلاماتی دانیشتم، ئەوەی داهات تفەچ پێداکەم، ئەوەی داهات تفەچ خائن 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 تبیع نفسك الإيراني بێزگەل لە جوندانی شەڕەف و ناموس و هەموو شتێکیانەکە. وەڵا کابراچی ئستیعلامات زجی بەمسۆتەوە ئەمنی گرت و هینایەتە نیشتە خۆم. گوتی وەگەڵ هێنا بلگا هەتا دیار نەبی. وەڵا سەر وەختێکی گوتی بڕۆ سزن. ئەمنیان هاویشتە ناو سزنی دەگا عالەمەکەی خەڵکی تری لێ بوو. بەرێ بەس وە بیرم نییە وەڵی چێ بوون چێ نەبوون. کابرا کات پاش سەعاتەکی گوتی جەلیل فەقیڕەشید، گوتم بەرێ، گوتی وەرە دەرێ. وەڵا 100 قسەیان بە حرەسەکەی کرد، گوتی کو فڕەیە دەیە ناوانە، ئەوە جودەیە، ئەوە ئیشی جودەیە. ئەمنیان بردە غڕفەکی بەتەنێ. وەڵا تقریبا 3 ڕۆژ 4 ڕۆژ مامەوە، شەوەیان بردم تحقیقیان دەگەرە کردم، ئاهاتمەوە شەوەیان بردم دیسا تحقیقیان دەگەن. تحقیق چ تحقیق ناوت چێ؟
4 5 زابط دانیشتینە چاوم بەسترەیە لە هیکراوە یەکە کوارێ ناوت چییە؟ ناوم فلانە. خوشتی گەورەت ناوی چییە؟ خوشتی گچکەت ناوی چییە؟ خارت ناوی چییە؟ مامت ناوی چییە؟ لە هیکرا پێتەرێن بزانن تاکی دەکەن تو فلانی. بەس تۆ گوتت هەموو ئەم چیرۆکی تۆیان دەزانی چێ؟ استخبارات بەرێ بەس داناوێت تاکیت کەن. ئێستا تۆ خۆت دوایی چۆن تێگەیشتی لەمە چۆن ئەم چیرۆکی تۆیان زانی لە ئێران؟ ئەوە لەوێن دەر لە شەقراوەی نەمە بەستم من ئێستا گەیشتی ماولێرێ پێ هەر لە شەقلاوەش ئەوان نیان زانی کە تۆ لە ئێران چیت کردو بە خۆت نازانی چۆن ینی ملەتەکەت نیوەی دەگە استخباراتی داوار حتا پێشمەرگەر دەزام ینی تۆ پێت وایە کە هەر وەختی کە لە ناو هێزی بەدر بووی دیسان زانیاری گەیشتە تۆ بە ئیسخباراتی عێراق لەوێن دەریش هەیتیان حکوومەتی عێراق بەقەوەت بوو لە ناو تاران هەیان بوو استخبارات و مخابراتیان بەقەوەت بوو لە ناو ئەسیری هەیان بوو ئەسیری ئەو منزومەی عێراق هەیبوو کەس نەیبوو باوەڕ ناکەم لە ڕووی استخباراتی زۆر مەزبوط لە ناو فەیلق بەدر هەبوو یعنی ئێستا ئەمنی قەناعەتی بە من هینا با من ناچوومە ناو بەدر ئیشم لێیان ناکرد ممکنە دەیان وەچی من هەبی لە ناو بەدر حتما نەبێ کاک جەلیل بەرێ تۆ چۆن بەرگریت لە خۆت کرد ینی لەم لێکۆڵینەوە وشتانە گوتت چی گوتت من چۆن چ تەفسیرێکت دا بۆی کە تۆ من هاتیمە خۆ تەسمیل بکەم نە ئەوەی کە چۆن چتە ناو هێزی بەدر و ئەوانە باست کرد کە تۆ لە بەرێ و زانیاریشان هەبوو هەمویان هەیە تەفسیل هەموو شتەکیان هەیە گوتت چی تۆ چۆن بەرگریت لە خۆت کرد گوتم دەم هەوێ خۆ خەڵاسکەم لە ناو ئەسیری توانام نەبوو نان نەبوو ئاو نەبوو شت نەبوو ئەمن وەم کردیا هەتا بێمە دەرێ بێمە ناو حکوومەتی عێراقی ئێستاشە من هاتیم بەرێ هەرەوەی بەس ئەم هاتنەوەی بۆ تۆ پێم وایە خاڵێکی پۆزتیڤی تیا بە بۆ خۆت کە بەرێ خارەتی تێدا بۆ گەنا خۆت هاتیتەوە بەرێ نەگیرە بۆ نموناگەر بۆ استخباراتیش باشی نووسیە لە هەڵەبجاتی شەقلاوە باشی لۆی نووسی بووم یعنی خراپی نەنووسی بوو ئەو راپۆرتەکەی کە بەرێ ئەو راپۆرتەی دەگەرم هاتلۆ منزومەی باش بوو خراپ نەبوو چکە بۆ نموناگەر تۆ بابێن لە هەڵە قابضەن جودەیە خۆت تەسلیم کردبی جودەیە بەرێ ئەوەتر هەندێک بە فریای تۆ کەوت دەژینە پێم وایە ئەوە لە ئاخیرەکەی بە فریام کرد تۆ لەوانە بوو ڕەمی بکری گولەباران بکری بەرێ نا لێرە کە حکوومەتی عێراقیە لە استخباراتی ڕەمی ناکەن لە منزومەی ڕەمیت ناکەن ئللا دەوی بسیە بەغدایە لە بەغدایش چونکە لۆ ئەتو جودای ئەتو ئەسیری ئەتو کە ئەسیر دەی وەچی مەدەنێکی نییە ئەمن تاریخم هەیە کە هاتیمە تاریخم هەیە کە من دێم حکوومەتە زانیە من هاتیمە حکوومەتی سەرێ ناوانە ئەمە مەدەنێکی کە ئەگرن ئەگە بێت و لە تعزیب لە ناو شەقراوێ بمری کەس جێلێنە کەس نازانی حتا ئەگەر خزم کەسەکەشی شکات بکە خۆ کەس بەردەست نییە ئەوە نییە بار هەڵتۆ چەند مایەوە لە هەولێر لە هەولێرم مانگەچ مانگێک مای تۆ بەرێ پاشان بەرێ پاشان ئەمەیان بردە منزومەی کەرکوچێ لە منزومەی کەرکوچێش تقریبا نەفسی ئەسیلە و نەفسی شت و هیچ شتێکی وا نوێی نەبوو لێدان هەبوو تەبان باسی لێدان ناکەم باسی ئەو عەزابەیە من دیتیتم لەوێ و لەوێ ئەوە باس ناکرێ خاصەتەن نەفسیەن کە محارەبەتەکەن لە هەموو شتێکی خراپترە لە لێدانەکەی خراپترە مهم لە منزومەی کەرکوچێ شەمیان بردە بەغدایە لەوێش مانگێکی مامۆ مانگێک لە هەولێر مانگەشیش لە
کەرکوچێ یعنی شەرت نییە برێ مانگێک کە مانگێک بی ممکنە 10 ڕۆژ بی ممکنە 24 ڕۆژ بی ممکنە 28 ڕۆژ بی ینی تاریخەکە نزیکەی مانگێک بەرێ ئەمەیان بردە بەغدایە هەم بە پیکا بەچی سەرەکەی هەموو بە تەنەکەی بەسرا بوو تەنەکە ئەو چی پێرێ قەفەس ئەوەی قەفەزەکان قەفەز ئەوەیە دیاری بەس بەبێ دیار بوون ساری مقەپەتە کەپسە ینی خاصەتەن بە هاوینێ کە بڕۆی خاصەتەن مانجی ئابوو ئەیلول ئەو هەتاوت لێدا لە ژۆری هەر ئەمری لە ناو قەفەزەکەی یعنی عەزاب ئەوە بوو لە تووس خڕماتووی لە زێکی دانیشتن نانیانە خواردەمە هەر لە ناو قەفەزەکەی بووین مردین وەڵای کاک جەلیل منیش عینی ئەوەی تۆم بینیوە لەناو ئەو سیارە کەپسە و لەبەر هەتاو دایان ناین خۆیان نازام چون چیان کرد 1-2 ساعات ئەمن بووم ژنەک بوو پیاوەک بوو سێ زەلام بووین تویان بردە بەغدایە ئەمیان بردەم بەغدایە تقریبا ساعتێک بوو 2 بوو شتێکی وا بوو دەوام تەواو بوو منزومەی بەغدایە استخبارات عسکەری کازمی وەڵامیان بردەوێندەر گوتیان وەدوو لە شعبە الخامسە ئەمیان بردە بەێ لەسەری نووسرا بوو محارەبەت ڕەجەیە و چیە دیکە چی پێرێ خۆی چەند شعبەیەکی هەیە ڕاستە محارەبەت ڕەجەیە ڕەجەیەکەوەکان بوون نازانم دووشە دوو پێکەوە ئەو فەرعی 5 ئەمەیان بردەوێندەر لەوێندەر ئەمەیان فڕەدە قاعش وەڵا لە قاعەکەی نەفرات زۆر بوو پڕ بوو قاعی ڕقم 17 بوو وابزانم تقریبا برێم 40 نەفەر 50 نەفەری لێ بوو قاعەکی گەورە بوو پاش 2 ڕۆژان بانجی منیان کرد ئەمیان بردە غرفەیدا یان تقریبا 2 مەتر بە مەترێک بوو 2 مەتر بە مەتر و نیوەک بوو تقریبا 20 نەفەری لێ بووین 20 نەفەریان کردبوو ئەم ئارێ بەخۆی وەچە نووسین لە لا تەنیشتە نووسی ئەوها یەکی لە لا تەنیشتە چی پێکوان نووسین ئەجە بێجگەل لە میسکردن و شتێوە هەر لە ناوە خۆن بوو دەیانویست چی بزانن لەبارەی تۆ وڵی تحقیق نەبوو هەرەوە تعزیب بوو لە ناوەوانە دانیشتمەوە لە کۆڵینیان لەگەڵ نانانە هەتا گەیشتمە غرفەی ڕقم 17 غرفەی ڕقم 17 یەکە کندەگەدا بوو ناوەکەم نەبیر تۆ بەخوای سوورچی بوو لە مەفرەزە خاسەی ئیشە کرد گربیان لەبەرەوەی محاولەی کرد بوو شوعیەکی بە پارە ڕەوانی ئێرانێ بکە ناوەکەم نەبیر چوو مهم پێم گوتی ئەم بەرە بم چیشت هەیە وتم وەڵڵاهی ئەگە بەر بووی بەس بەمارێ مەبرێ برێ خەم و نەبی ئینشاءڵڵا بەرەبی برێ کابرام دیت لە شعبەی 5 لە فلان غرفەی وتی باش وتی لە شەقراوی چێ ناسی گوتم وەڵڵاهی برادەرێکەیە ناوی نەزات کارەبایە فیتەر کارەبایی ئێسارە گوتم بڕۆکنێ گوتی ئێ نەزاتێ ناسم وەڵا کابرا خوا خێری بنووسی دەرچوو بوو چوو بوو بە نەزاتی گوت بووی خزمەچینگۆ ناوی فلانە لە فلان زێم دیتە ئەویش چوو بوو بە خزم و کەسێ منی گوت بوو خوا خێریان بنووسی وەڵا کاکە جارێکی ناویان بانکردم شەوێ تقریبا سعات 9 شەوێ بوو 10 شەوێ بوو ئەو ئەویان بەستم چاویان بەستم و هەتا گەیشتمەکن غرفەی تحقیقی لەوێندەر دانیشتیمە تقریبا لە سعات برێ 10 شەوێ هەتا 1 شەوێ 2 شەوێ ئەوە بەس عالەمێ بەنە زۆرێ لیانە دەن و لە هاوارە دەن و ژن و پیاو ئەم نیشتاوم بەسرێ
ودانیشتی مە دەکن دەرکەی إيه. هەر ئێستا سەرم دێ ئێستا سەرم دێ وەڵا ئاخیری گوتیان هەستا یاڵا بڕۆ ناو غرفەی هەڵا هەرستام و ئەمیان بردە غرفەی گوتیان ها لیان نەدای گوتم ناوەڵا لیان نەدام بەس حارم گوتیانەوە تعزیب نەفسیە وەشیان لەمە کردیە گوتیان هەندێک لەوێ بوو وەڵا کاکە ئاخیری ڕۆژێکی دی بانجیان کردم زابتەک لەوێ بوو گوتی دموچاوی بکەنەوە دموچاویان کردمەوە گوتی کاکاتوو ئیشت چییە وتم ئەم جندی احتیاتم گیرام لەبەرەوەی دیفاعم لەو عێراقیە کرد پاشنێ بوومە ئەسیر لە ئەسیریش محاولەم کردیە بە هەر کۆچەبی هەر بێم وەکنت ئێستاش هاتی مەکنەت و چم لێکەی چم لێ ناکەی کەیفی خۆیت گوتی باشە لە ئەسیری عالەمت تعزیب دەیە لێت دای ناشتت دای گوتم ناوەڵە کەسم تعزیب نەدەیە لە کەسیشم نەدەیە و تەحداشەکەم هەر نەفرەشی بینیە بەرامبەرم ئەم نەگەری لە یەکەکەم دابی تعزیبیشم دابی خبریان هەبوو کە لە ئەسیری لە هەندێک لە وەڵا وابزانم خبریان هەبوو هەندێک لە ئەسیرەکان هەر عێراقی خۆیان لێیان دەدان خبریان هەبوو بەرە خبری باشیان هەبوو هەندێک هەبوو هەر استیخبارات بوو ڕەوانی ئەسیریان کرد وابزان بڕوات نییە یعنی هەندێکیان وەناوەمە ئەمە بە کۆمەر نەگیراینە وەم نەگۆ لۆ 16,000 17,000 کەس بووین وەچی ئەمیان لە پشتەوە جەمع کرد هەندێک کەسیان وەناوەمە کەتیان بەس استیخباراتە واکە ئەمە کوو بژین کوو هەرستین کوو دانیشین معلوماتی کاملی شەدا لێشتەدا تعزیبی شتەکە هەر لەوێندا لە ناو ئەسیری بڕواتەوی ئەو حقایقە هەیە نەفەرەکە بوو عالەمی تعزیبەدا دکتۆر نازانم چیان پێکۆ خەرکی نەزەفی بوو ناوم لە بیرتەوە عالەمیان تعزیبەدا لیانەدان شتیانە کرد سەروەختەکی هاتە دەرێ لە دەرێشی ئیش کرد سەروەختەکی بەخۆ بە جانتەیەکی چۆ ناو حکوومەتی ناو حکوومەتی عێراق حکوومەتی عێراق دکتۆرەکی نەزەفی بوو کەواتەی تر بڵێ دەربارەی یەک بەیەکی ئەم ئەسیرانە و چۆن ژیاون و بەخوای هەموو شتە چێزانی حکوومەتی عێراقی هەموو شتە چێزانی ئەیزانی چێ زدی ویە چێ دەگەرەوی دەیە چێش دەگەرەوی هەرستی و دانیشی لەناو ئەسیریش هەر تعزیبەک بوو هەر بەوەی لەبارەی بەدر هیچ پرسیاریان لێ بەرێ چێ مەسئولت بوو چێت دەگەردەیە ناویان بدە ناویانەوە بکە وەڵڵاهی ئەمن ئەوەی ناوم دەیە ڕاستی دەگەداوی لێم نەگەڕا یەکێک لە ناوەکانی ئەم نەدەم خەفەت بخوایان مار و منداری خەفەتی بخۆن ناوی شەهیدەکان مەدان ئەوانی دەگەرم نەمرن بەڵێ لە بەدر دوای هەمویان ناوی حرەکیان هەبوو نا من ناومەدان ئەوانەی مردینە ناومەدان ئەوانەی چوینە دەرێ ناومەدان هەیە دەگەرە مەدا بوو هەرات هەیە هاتیتە دەرێ لۆ ئەسیری وەچێت و گوتت هەردێ ئەستە خارج ئەستە دەولەتان ئەستە جیان زۆر کەساوە دەرباز بوون بەرێ کاک جەلیل وەکو ئەم مەجلیسی ئەعلا دەیانتوانی بەم جۆرە لە ڕێی فەیلەقی بەدرەوە ئەسیر بهێنە دەرەوە ئەحزابی کوردی کە هەروەکو مەجلیسی ئەعلا هاوسەنگەری ئێران بوون و هاوپەیمان بوون و هاو دوژمن بوون بۆ ئەوە نەیانتوانی خۆیان لەم ئەسیری کورد بکەنە خاوەن نەیانتانی نەبوشتیوە تو باسی یەکێک بەس کەوە چێچوویە دەرێ کەوەچی دەریان ناکردی ئەتانی بچێ ناو یەکێتی ئەتانی بچێ ناو قسەیان دەگە ناکردی کامل لە فەیلەق بەدری نیمە ئەمتانی بچمە ناو پارتی ئەمتانی بچمە ناو یەکێتی ئیتر یەکێتی ئەم شاری تۆ بە هەر کۆچێبی چۆن بوو بیرت لەوە نەکردەوە وەختی کە
دەم هەویست دوو سارەکەی تەواو کەم و خلاص بەتەمای دەرەوەی ئێران بووی بڕۆی بۆ بەرێ وڵاتێک بەرێ یعنی مندارەکانیش بینم بیان بەمەدەرێ ئەی چەند مایەوە لە شعبەی پێنج شعبەی پێن یعنی مەجموع بەڕێزم کاک سەلام نازانم کوبرێم مەجموع من 6 سارم تەواو کردێ لە تەواو لە 88 هەتا 90 سار 6 سارەوە نیە 6 ساڵ مایەوە لە سجنی لە سزم ئەمە تۆ هێشتا ماڵ و منداڵی خۆت هەر نەبینیەوە نەمدیتێ هەتا ئێستا نەم گوتت کوڕێک و سێکچت هەیە بەرێ کە بەجێ دێشتن مندار بوون چەند بوو تەمەنیان هەتا 94 کاک یانی تۆ دەکات 12 ساڵ ئەم منداڵانی خۆت یەکیان هەشتا بوو 81 و دووشم پێکەوە ببوو لە پاشە من زمکەی پێرێن هەردوو کزبوون ئەتۆ دووەت هەر 82. هێشتا نەتبینیون نانم ئەو وەختی نەمدیتێ بەس ئێستا نامە بەستم ینی بەرێ کە تۆ بەدیل هیرای ئەوانت ئەوانم نەبینی نەدی پاشان بەس کەوتیەوە چیژ و کوڕەکەم دیتە چیژێک و کوڕەکەم هەبوو کە وەختی ئەسیر بوو خێزانیشم زجی هەبوو مانجی 9 بوو مانجی 8 شتێکیوە پاشی من منداری بوون دوو زمکە پێکەوە بەڵام ڕاستمەکانیانت بینی وەختی بەرێ ئەسیری بەرێ لەیان ڕەوان کردم بەواستەی سەلی بلەحمە بەرێ کەواتە تۆ خەبەرەت هەبوو کە خەبەرم جەمکێکتان هەبوو هەیە. بەرێ بەرێ تا نەوەت و دەکات 12 ساڵ تۆ ئەم منداڵانی خۆت نەبینیەوە ڕاستەکە ئەزار لۆت بجارمەوە ناو سزنی وڵات چیت بینیوە حەزەکەم بیگەڕی بەرێ ئەم 6 ساڵە چۆن دەرباز بوو لە 88 بۆ 94 هەندێک شتم لە بیرەچینی ناتانم کە مدەتەکەی برێم ئەوەندە لێرە بووم ئەوەندە لێرە بووم ئەوەندە لێرە بووم ئەمنیان ڕەوانی ئەمنی عامە کرد لە ئەمنی عامە تقریبا 2 مانگەکی مامەوە مدەتەکەی نازان بزەبت بەس مدەتێکی مامەوە تحقیقاتیان دەگەرم کرد لە بابەت مەدەنیات و شتێوە لێدان هەبوو تعزیب هەبوو هەموو شتێکم دیت لەوێندە ئەمیان گەڕاند و استخباراتی شعبەی پێنج شەوای پێ ئەمیان بردە و حاکمیەی مخابرات بەس لە مخابرات ئەسلوب و ئەدەبیان زۆر جوان بخوا یعنی نییە لێت بدەن ئیهانەت بکەن شتت بکەن ئەچوویە ژۆرەیەوە کە نەما موزیفەچی نانێ سبەینێ نانەچ خۆش نانێ نێوڕانێ نانەچ خۆش هێوارێ هەروە تۆیان بردە مخابرات و ئەمنیش لەبەرۆی هەتوو دیتی نازام دیتێ کاکسەلام ئەمنی من بینیوە بەس ئەوانی ترم نەبینیوە مخابرات واللهی جوانترین تەنزیمی ئەو حزبی باسە مخابرات ئەمن هاتم لۆ تحقیقی ئەو هادەگەرە تو دانیشتیمە نەچاویان بەستیمە نە هیچ من سەجەلیان وێ دەنجێ من خوتبەم داینە شتم کردە جوونم دایتە سەدامی جوونم دایتە حزبی بەئاس نازام چ تەواوە بەرێ تەواوە تەوقیەکە تەوقیم کرد ڕسمیان لۆ هینایمە ئەو ڕسمانە تەواون لەو جێنە لە فلان جێنە ئەو هەیە تەواوە بەرێ تەوقیم کردە ئیفادات هەمووی بە خۆیان دەلیل و ئیسپاتیان هەیە ئەز ئەگەر ملا حەزەت هەبێت و لۆیان زیادکەی مەمنونتە بن یان لەسەر ئەو معلوماتی بەڵام لە ئیستیخبارات وانە بوو هەمووی لێدان تو ئەم 6 ساڵە لە کوێت بەسەر بردەوە فترێک لە ئیستیخبارات بووی لە فترێش ئەمیان بردەوێت فترێک ئەمیان بردەوێت پاشینێ ئەمە لە قاعەچی ئەمەیان جودا کردەوە ئەمە مەجموعەن زۆر بوو کە دۆڵی ئێمە مەبەست چییە ئێوە کێ پاشی من ئەوەلەن جەماعەتەکان هینا لە قەرەداغ
ئەمفال و منفال نییە جەماعەتەکان هینا لە قەرەداغ کورد یعنی نا جەماعەتی فەیلق بەدر هەمووی بریندار لەوێ گیرابوون لە قەرەداغ هەر چار دەڕۆیان گیرا بوو خۆشیان تەسمین نەکرد بوو هەتا ئاخر تەڵقە هەمووش بریندار بوون 5 زابت بوون ئەوانی دیش نایب زابت و شتێوە ئەوە پیانەگۆ قوات داخل فەیلق بەدر قوات داخل دەگەر یەکێتی لە جەمەکان پێکەوە بوون لە چ منطقێک هەبوون ئەمانە منطقەی قەرەداغ منطقەی حەلەبجە منطقەی تەوێلە و هەندێکیان تەنزیمەکردن لۆ داخلی بەغدەیە لە جنوبیش هەبوون حتمما ئاهوار و مەهوار هەبوون بەس ئەچوونە ناو حکوومەتی عێراقیش یعنی هەویە و مەویان هەبوو شتیان هەبوو ئیمکانیەتیان بەقەوەت بوو مەسروفیان باش بوو گوتت ئەوانەی لە قەرەداغ گیرابوون بەرێ ئەوانە تقریبا 20 کەس چەند بوون تقریبا 400 و قسوور کەس بوون نەنا هەمووی ئەوەی کە ئەمە مەجموع 520 کەس بووین 520 510 530 مەجموعی ئەسیر کە هەمووتان هەموو جیران هەمان کەیس ئەمە هەموو هاوشتیانە ناو قاعش هەمان قەزیەتان هەیە هەموو قەزیە یەک قەزیە بەس چیە هەندێک هەنا خۆیان تەسلیم کردیە هەندێکیشانە جیرانە وەچی جەنابەت تازە باست کرد گوتت ئەوە ئەتو خۆت تەسلیم کردیە یعنی شتێکی ئیزابیە لۆ تو بەس ئەوانەی قەرەداغ و ئەو لای بە برینداری گیرابوون بە برینداری گیرابوون هەموو شەڕیان کردو لە بەندەرشی تاپیانەدا سەدام کافر و سەدام مەلعون و هەموو شتێکیانە هەر لە ناو وێگۆ با ئەعدامن کەنەوە لۆ ئەعدامی هاتینە دێمە لۆ چ هاتینە سەرنجام ئەمە ئێوە هەمووتان بوون بە یەک قەزیە بەرێ بەس ئەوان معاملەی مەیان جودا ئەکرد لە ناو قاعی نییە لە ناو قاعی ئەمە دەگەر جەماعەتی داخل دانینە دەگەر جەماعەتی بەدر ئەوانەی کە جیرانە بریندارن ئەوانە عەدەدیان زۆر بوو ئەمە تقریبا 15 کەس بووین 16 کەس بووین گەڕابووینەوە یەک لەوانە محەممەد سەعید خەرچی عەقرەی بوو ئەنی کوردی تر هەبوو کتۆ بەرێ من یەکەم نەبوو محەممەد سەعید خەرچی حەلەبجەی خەڵکی عەقرە خەرچی عەقرە محەممەد سەعید خەرچی عەقرێ جەوهەر خەرچی هەولێرێ ئێکی دیش ناوم لەبیر نەچی بەهەرحاڵ چەند کورد بوون تقریبا زۆربەی ئەوانەی گەڕاینەوە کوردین زۆربەی یەکی خەرچی ئەمباری شندەگەدا بوو یەکی خەرچی وابزانم تکریت و ئەترافی تکریتی شندەگەدا بوو بەس ئەوانە لە حەلەب لە ئەوەی جیرابوون لە قەرەداغی عوسمان برادرێکی دیش لێرە لە هەولێرە ناوی عوسمان ئەوی شندەگەدا بوو ئەویش بە خۆی گەڕابوو بەرێ باشە ئەوانە هاتینە خۆ تەسلیم کردن هەر لەگەڵ ئەوان لە ناو یەک قاعبوون لەگەڵ دەگەرەمەیان معاملە جودا کردبووە خۆیان جودا کردبووەوان ئەیان زانی ئەمە کاکجلی ئەمە قاعەیەکی گەورە بوو ئەم هەمووی تیا بوو یان قاعی گەورە بوو یان چەندکراوە چەند قاعەیەک قاعی گەورە بوو هەندێک زارەمیان بردە غورفان تەوزەی سەر غورفانیانەکرد هەندێک زار لە قاعی باشنی ئاخر جار ئەمەیان بردە محکەمەی سەورە محکەمەی سەوریان محکەمەی عسکەری محکەمەی سەورە ئەمەیان بردە بەندەر دەچێە محکەمەی سەورە نییە بەڵێ شابەندەر ئاوات بەندەر ئەمەیان بردەکنەوەی حکمی کردین هەموو بە ئەعدام هەمووی 520 کەس بووین 510 کەس بووین هەمووی حکم کردین بە ئەعدام ئەمەیان ڕەوانی پاسات هاتن لە محکەمەی وە ئەمەیان ڕەوانی سزنی ڕقم یەکی
معسكر رشيدي كرت ايه سزني رقميتي معسكر رشيدي بناو بانك بي ارين حجابات سجني شي بناو بانك اوي سجني رقم يا قبل سزني قولنا سزني حزابي بيرين اشتكي وين بيرين لبير مسوق محاجر ها محاجر ايه غرفة تقريبا دوازده غرفة شش غرفة لولا دوازده غرفة بو أما فردا بندر قلت يعني انتظار كان هتا روجي إعدامو ده أماش دستن بتو بكاري كردو نوش كرد نوشتي وهاو هرستا ودانشو مهم حتى دو مانجن بيسو مانجو نيوا كشتشوا والله ساوي عم بقرن ساوي عن قرتي أما عن سواري منشأ عن كردو قلت له إعداميا جماعة دقدابو هلهليان ليدا اواني ومنقو واني جيراينا لا قرداغي هموي هلهليان ليدا هر ويان قد با اعدام كليليان ليدا فيرين كليلي ايه والله كاكا ابي نما ميان برتو محكمة الثورة اول سيا والله والتمييزة التمييز حارس حكم كرايناما قلت والله تمييز كاكا قلت حكمت المحكمة جنكات دفاعي لما كرت محامي لا حكومة عراقي دفاعي لما كرت قلت شيء اعتراض هي قلت ممن والله دستن بقسان كرد اقر او عوادي قلت كاكا اما روجك لروجان زنديتي عراقي بوين اما دفاع لو عراقي كرديا اما خين انفرديا هموش تكن كرديا لو اوي اتولس او كرسي بمينيو اقر بيتو اما تسوين توقيع انكر يك توقيع لو خاطر وي خو خلاص كن لا اسيري اقر بيتو اتولا ويباي زناب بخواي بدا بنزان التوقيع اكر بس دربي ازا حكمي شنكي باعدام والله جنكش هات دفاعي ليه كردين لمجموعة شي قلت كاكا حكمت المحكمة قلت نيوي اعدام نيوش مؤبد بس او جماعتي كذولي هلهلين لدا او انا اعدام او الدفاع عن الاخويا نكرت لا عارف بيان خوش خلاص يعني بدين بون بايمان بون راستيتنا بعقيدة بون زور تنازل يعني ناكرت لهيش الشيء دقا حرسان دقا رشتي دانش النقاش يعني كرت امني زارة شي امنيان بردا او انا روشتن بوي اعدام اوي كباسي دكي بره امنيان لو اعدام هذا والله تقريبا صارصته قصور كذبونا اواني جماعتي داخلهم يعني اعدام كردن اوي باسي دكي صالي بس عندك صالي شندك اك جليل اما او صاري محكمك ممكن النوات بي يعني اما دو سارة ماينو تقريبا دو سارة ماينو صاروا نيوا كشتوا لنواتي او درتو امن اوان بيا حكمك اما يشتا شري كويت نبوه بله اما حكمك بيا استاذ ناو ساري قبل سمدري حكمي ناو كانوا قراركي محكمة تيبيرين لا زنداني سياسي تيبيرين حكمي تيا لا زالم والله تيبيرين بارحال تو حكمي تشيد تشندري لدواي تمييز حكمي مؤبد اما يعني همو مؤبد كرت ايه او انيش اعدام اما ما ينو مؤبد كا تا ساري نوتو صار شو السجن بويلا هربردنيانو اوي معسكر رشيد يعني والله ابو غريب مؤبد ابو غريب بس بيش هنجيني زاري دي شملو باس كردي اما عم بردا نزيك اعدامات لشندر عالمي اعدامه كان لا ابو غريب لسقيلي بله لخاصي اما عم بردا بندر
زۆر جار جل و بەرگەمانەوە یا تاغەمانەوە یا تا غێوان جل و بەرجیوانن دەینا چونکە من نەفانی لە نەبوو نە دەرپێ نەبوو نەشتەک نەبوو 6 سارە کەس دەرپێکی لۆ نەیرا ئێوە مواجهتان نەبوو کە بەبێ موازە بە بێشت هەتا 94 مواجهت نەبوو دوای ئەوەی کە محکوم بووی بەرێ محکومیش نەبوو محکومیش کرای نەبوو کاک جەلیلەوە ئێمە خاسە بووین دەزانم مامۆستا لەناو قاعدە خراو بوون کە محکوم بوون بەرێ کەواتە چوونە مغلقەکانی ئەبوو غرێب هەندێک سژنی داخراو هەبوو لەناو ئەبوو غرێب مامۆستا سزنیش هەبوون ئەو هاوەچی دائیرەکی بوو غرفە بوو خوارێ و سەرێ دوو قات بوو بەڵێ دەزانم جین یەک نەفەریان دوو نەفەری هەیە هەر غرفەی توالێتیش هەر لە ناوە خۆیە بەڵێ بەس خۆش بوو بەڕاستی لە چاوە و لای خۆشە وادا توالێت و ئاو دەستەیە لە ناو خۆت بۆڕی تەیە بۆڕی ئاو باش عیبینەوە بەڵام ئێوەی تر هەتا شتان نابینی بچنە حەوشە با بەزاریان بردین بەزاریان برد زەمیان نەکرد ئەویان بردین بەرێ بەس دیوارەکە زۆر برن بوو برم 3 متر 4 متر 5 متر شتە چوا بوو دیواری کە ئەیان بردین دۆ ڕۆژ لێدان ئەمە ئیتر کە سوکارت ئەیانزانی کە تۆ ئەوە یەک جار تۆ خەبەرت بەس ئەو خەبەریان لۆچوە ئەوەی کە لای سوپارات بووی ئیتر لە دوایەوە هیچ هەواڵێکی تۆ نازانن وەڵڵی جەماعەتە کاتینەکن براکەم کە گوتیتیان دەری دەینین گوتیتی کاکە خانیە فرۆشم مەتامم هەیە ئای فرۆشم بەس دەرچی خوا عمری درێژکە یا ڕەبی ئەویش الحەمدلله هیچی نەکرد و بەربووین 94 عفو خاص هات لە ڕیاسەتە جمهوریە بەس لۆمە عفوی خاص بۆ ئەوانەی کە ئەم قەزیان ئەمە دەرچوین ئەمەیان بردە ئەبوو غرێبی پێی ئەرێن سجنە تەئهیلی تەئهیل یعنی ڕێکت دێخن هەتات و بچێ ناو مجتەماعەکەی لەبەرەوەی زۆر زەحمەت بوو ناو مجتەماعەکە بهێنەوە لەگەڵ بنێ جغارە ئەنکەڕی بە 7 فلسی جغارە بوو بووە دینارێک 2 دینارە وەختی ئەم پێم زۆر بوو نەمە چێشە مەگو ناچێشم بە 2 دینارکو جغارە بگوێت پێ زەحمەت بوو کە ئەمە لە ئەسیری بوونیانە گۆ چیلۆ پرتەقالی لە 100 فلسی لە 200 فلسی گەیشتە 5 دینار و 6 دینار بڕوان ناکە ئەمەی تۆ باسی دەکەی کاک زۆری ئەمە پاش گەماروی ئابوووریە و ئیتر لە عێراق هەموو شتێک گۆڕا و هەموو شتێک گران بوو تۆر بە حسابی ئەوەی قەدیم لێ ئەدی هەتا دوی هەشتاکان بە فلسم قساکرد وە بوو ڕاستە کە تواتە دەروتر فلس نەما بووە گلۆسێکمە کڕی لە ئۆرزدی بە دینار نیوەچی پێم زۆر بوو جغارەی کند یان جغارەی گرێڤن لەو تەئهیلیەش هەر مواجهت نەبوو تەئهیلیەکە چەند مانەوە لەوێ ئەوەل جار وەچی ئەو قەرارە دەرچوێ عەفوی ئەمیان بردە ماسکە ڕەشیدی سزنێک هەیە غەیری سزنی ڕقەمیەک سزنەکەیە لە پاشەوان کەرەڤانە بە کەیفێ خۆچوین و داهاتین لە ناوی پاشنێ ئەمیان بردە تەئهیلی لە تەئهیلیەکەی ئەچوینە مارێ داهاتینەوە لە تەئهیلیەکەی بەچوونە ماڵێ خزم و کەسن هاتن لە ماسکە ڕەشیدی ئەمن کە ئیستیلامیان کردم لە ماسکە ڕەشیدی یەکەم زار ماڵ و منداڵی خۆت لەوێ بینیەوە لە ماسکە ڕەشید بەرێ لە ماسکە ڕەشیدی تەسمینیان کردم تەسمینی خزم و کەسەکەی ئەزە پاشنێ گوتیان دەبی بچێت تەئهیلی ئەبوو غرێب لەوێن دەر محازەڕیان لۆ دانیشتیان داینە تا پێک بگەینەوە ئەلەساس ئێوە مێشکتان شۆرایتەوە لە ئێران دەماختان شۆرایتەوە دەبێت دیسان بیشۆنەوە هێزا من وەڵڵاهی زۆر جار مجادلەیانە کردین
زابطەکان وەکی لە تحقیقی نییە بەڵێ یانە گۆرە کاکە با مجادلە چی بکەین سەدام کافرە ومەگۆ نا سەدام کافرە حکوومەتەکە بەخۆی کافرە كو كافر ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون هل كسك بحكمي خواي حكم نكا كافر قلتم سي آياتنا ومن لم يحكم بما أنزل الله أولئك هم الكافرون ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الفاسقون يعني سي آياتنا لسريع دەزانی کە مەیتریەوە لە ئێران دەماغن شوورایتەوە دەبێت سەر لە نوێت تەهیل بکرێنەوە تەهیل ینی ئامادەکردنەوە لە نوێلەوە مجتمعی بەکەلێک مجتمعی ناتینەمە ئەمە وەچاتینە مجتمعی زۆر بەی شێت بوو دەکە مجتمعی ناگونجای خەڵک لەوانەی ئێوە هەبوون کە ئاوا شێت بن یان با بڵێن عەقڵیان ئەزانیتە ئەو عادات و تەقالیدەی لە زمانی مەهەبوو جودا بوو وەچی هاتینی ناو مجتەماعەکەی گۆڕا یەکێک ڕۆژێکی بە براژنێمنی گۆ عینی ئەمن وەخت بوو بە دەگەری بەشەر بێن عینی ئەبی بەژنی برێ عینی زمانی مە عینی نەبوو دەگەژنی ئەوها نادوای يعني جيران بێ دەگەری ڕابوەستی قسام بکە و شتیوانە بوو زۆر زەحمەتە یعنی هەتا ئەمە گەڕاین و سەر عادات و تەقالیدن زۆر زەحمەت کاک جەلیل ئێوە حسابی ئەسیریان بۆ کردن کە دوای ئەوەی لەوێ هاتنە دەرەوە یان لەبەرەوەی ئەم مێژوەتان هەبووە حسابی چۆنیان حساب بۆ کردن واللهی کاکە حسابی عسکەرەیان لۆ کردین وەچی دەریش چوین وتیان بڕۆن تەقاعودی وەرگن ئەوەی چکە وابزانام هەندێک ئیمتیازات و شتیوا هەبوو بۆ دیلەکانی شەڕ ئێوە ئەوانە شمولی کردنیان شملی کردین هەمووشم ئاردن وەرگرت پارەی ئاردەکەن وەرگرت شتن وەرگرت وچە من هاتمە و خانیان دروست کرد بوو چون فرۆشتمەوە کە هاتمە دەرێ لە سزم فرۆشتمەوە خانیەکە چون بە سیارەکەمدا کەواتەین بە سیارەدا ئەم ڕیواەتی تۆ خواردی کە وتت بە پێی خۆم هاتوومەتەوە و من هاتوومەتەوە خۆم تەسلیم کەم و وەڵڵاهی خوا ڕێکی خست گەنا من نادوم هادووم منداڵەکانم بەم و بڕۆم چونکە وعدیشم دابووە ئەو کابرای ئەبوو مەریەم گوتم مەگەر منداڵی خۆمی نامندارێت توش زارێکی دیدین وەنیشا زێبەزێ نەکرا تو ئێستا چیش دەکەی کاک جەلیل متقاعدم دانیشتیمە لە مارەی خانەنشینی ئارێ وەڵڵا تقاعدی عەسکەریمە گوتت پێشنێژی دەکەی لە مزگەوت بەرێ جار بەزار نا یعنی دائمی چونکە مزگەوتەکەن بە خۆ دروست کردیا یعنی بە یارمەتی هەموو منتیقەی مزگەوتەکرد نەگەشتیاری لێیان داناین دروستیان کرد کە شکلی هەیکەل ژنە کات خوا خێری بنووسی بە خێرخوازی لۆ دروستکردین پاشینێ بەس هەیکەل ماوە ئەمەش گوتن کاکە بە هەر کەسە لە لایەکی پارەی خڕکاتەوە شتی خڕکاتەوە بە مزگەفتەکەی تەواوکەین مزگەفتەکەن تەواو کرد ئێستا شەوقاف نا ئیمامی لۆدانەیە نەشتەکی لۆدانەیە نا منەزفە چیە نەشتەکی هەیە ئەمە بەخۆ ئەو ئیشاناکەین هەمووی پێکەوە توش پێشنێژی دەکەی شەرتی بەسە من زار دووسێ برادەر دووسێ برادەرین ڕۆژەکە و ڕۆژەکە و حەسە چێ لەوێن دەربی زۆر زار پێتەنە نەتووەرە پێش ئەتووەرە پێش یعنی خەرکی منتیقەینە هەموو ئێکدی ئەناسین باشە کاک جەلیلیان سپاس دەکەم مۆفەق بی تەمەن درێژ بی خوا حەفزت بکە ئینشا ئەڵڵا ئەوەی گۆتیتم بە کەلکی ئەو ملەتەی دێ دەرسێکی وەرگرین لەوەی ئەگەر کەسیشن عادەست کردبی قسوورین عەفوکەن داوای لێ ور نەکەین ئێمەش ئەگەر شانە کشمان بە بیرێ نابیەوە کە تۆ ڕەنگە بتوێ لە بیری بکەی وەڵڵاهی زۆر شت هەیە لە بیرم چوە
باشە يعني ڕۆژە ظروفك وهي هەر تەمەند درێژ بی کاک خوا جەلیل سلامتك خوا حفظتك كاك سلام کاتیش خۆش بۆ هەموو لای وموفقتك يا ربي